إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، لە زنجیرە باسەکانی باشترین سەرمەشق صلى الله عليه وسلم ئەچینە خزمەتی سیفەتێکی تری پێغەمبەر صلى الله عليه وسلم، ئەویش پێکەنین و گاڵتەکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم، الضحك ومزاح النبي صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە هەموو ڕەوشتەکانیا، لە هەموو کاروبارەکانیا مامناوەند بووە، ئیعتیدال و وەسەتی پاراستووە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، وەکو فیترەی مرۆڤایەتی خوا وا خەڵقی کردووە لەسەر وەسەت و مامناوەند بێ. لەگەڵ ئەوەیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە پێغەمبەرێک بووە لە ئاسمانەوە وەحی بۆ هاتووە، خوای تەعالی هەڵی بژاردووە کردوێتیە پێغەمبەری خۆی و سەییدی وەلەدی ئادەمە، یعنی گەورەی کوڕەکانی ئادەمە. لەگەڵ ئەوەشە بەڵام هەستی ئینسانی، هەستی مرۆڤایەتی جۆراوجۆر لە پێغەمبەری خوایە بووە صلى الله عليه وسلم. یعنی پێغەمبەری خوا لەولاکەیەوە بەشەرێکە لە بەشەرەکان، وەکو خۆی لە سوورەتی کەهف ئاەتی کۆتایی ئەفەرمێ قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي. يعني پێغەمبەر صلى الله عليه وسلم بەشەرێک بۆ وەک ئێمە، بەڵام فەرقەکەی ئەوە بۆ ئەو پێغەمبەرە، يعني وحی بۆ هاتووە. بۆیە حاڵاتی بەشەری بەسەر پێغەمبەرە هاتووە صلى الله عليه وسلم. بۆ نمونە پێکەنین، گریان، بۆ نمونە خۆشی و ناخۆشی، يعني دڵخۆشی و غەمباری بەسەر پێغەمبەرە هاتووە صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا لەلایەکەوە پێشەوای خەڵک بووە، لەلایەکەوە مامۆستای مرۆڤایەتی بووە لە بواری دینیە، لەلایەکەوە حاکم و کاربەدەست بووە، لەلایەکەوە مفتی بووە، فتوای داوە بۆ خەڵک، لەلایەکەوە سەرکردەی سوپا بووە، لەلایەکەوە سەرۆکی وڵات بووە. ئەمانەشی بووە، بەڵام لەو لاشەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکێکی زۆر بەسۆز بووە، مێردێکی زۆر زۆر باش بووە بۆ خێزانەکانی، هاوڕێیەکی زۆر بەوەفا بووە بۆ هاوڕێکانی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک گاڵتەی کردووە یا کاتێ پێکەنیوە، گاڵتە و پێکەنینەکانی هەمووی تەربیە بووە، پەروەردە بووە، هەموو بۆ مەبەست و هەدەف و ئامانجێکی دیاریکراو بووە. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێکی درژ و گرژ و دوور لە پێکەنین و دوور لە سخەندە بووایە، بڕواتان هەبێ خۆشەویستەکانم، قەت ئومەتەکەی نەئەبوو ئەم ئومەتەی کە ئێسای بینی، هەرگیز. یعنی نە خەڵک زۆر شوێنیە کەوت و مسلمانانیش لە ناو یەکە زۆر عەبوس و خوێنتاڵ و درژ و گرژە بوون. يعني ئێمەش وامان پێ ئەهات، ئەمانە دەمە سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەو پێغەمبەر وانە بووە، هەنێ مسلمان هەیە وایە، يعني پێغەمبەر وانە، هەنێ مسلمان هەیە وا ئەزانێ گرژ بێ و درژ بێ و عەبوس بێ و هین بێ وا ئەزانێ ئەوە تر دین پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەگاتە مسلمان لای لێ ناکاتەوە، سەلامی لێ ناکات، بەرەکاتە ئەولاوە، بەس ئەگاتە کەسێکی بێدینی عارەخۆری خراپ چۆن و باشی بۆ کاو دەسەگرێتە سێنگە و یعنی وەکو سەیرە، یعنی شتەکانیان عەکسۆ کردوتەوە. ئەمە ئەگەر سونەتی پێغەمبەر بووایە چیان بکردایە؟ یعنی هەنێ مسلمان هەیە یعنی زیادە ڕەوی ئەکرد لەو مەوزوعە. بەنسبەتی پێکەنینی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک تەنها يعني وەکو بڵێ حاڵەتێکی سروشتی بووە، بەڵکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوێتیە عیبادەت، کردوێتیە سنەت. ها تەماشاکەن چیە فەرمێ؟ ئەفەرمێ تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە، يعني پێکەنینت بەدەم برایەکی مسلمان تۆ سەدەقەیە، يعني نەک تەنها يعني شتێکی طبیعیە، بەڵکو سەدەقەیە. لە حەدیثێکی ترا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم، وەکو ئەبوو ذەر ئەیگەڕێتەوە رضی الله عنه، ئەفەرمێ إمام مسلمش حديثك تخريجك أفرمي لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق. الله بكمي مزانا يعني
ئەو چاکەیە بەکەم مەزانە حتا چەندە چاکەکە بچووک بێ حتا وەلەو بە دەمچاوێکی کراوە و گەشاوەوە بچیتە بەردەمی برایەکی مسلمانت خۆی بۆ خۆی ئەمە سەدەقەیە. لەبارەی ئەوەوە بوجه طلق یان لە ڕیوایەتێکا طلیق علەما فەرمویانە وجه طليق يعني ضاحك مبتسم، فەرمویانە يعني بخەندە دەم بە پێکەناوی مستبشیر مژدەدەر. لە هەندێک لە پێکەنین و گاڵتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تان عرض دەکەین وەکو نمونە بۆ ئەوەی ئینسان بیزانێ. ئیمامی ئەحمەد دەگەڕێتەوە لە دایکمان أم المؤمنين عائشة رضي الله عنها أفرمي من لقل بيغمرها صلى الله عليه وسلم بو سفر يقدر شوم سرتاي زواج من سرتاي زواجي لقل بيغمرها صلى الله عليه وسلم بو سفر يقدر شو الله بيغمري إخوة صلى الله عليه وسلم بقاف لكوتي يوبرون يوب كونا بيش الله كوتنا بيش أوان بيغمر صلى الله عليه وسلم فرمي دابزين فرمي باراب كين زان كان من بيش كوين أفرمي ڕامان کرد پێشبڕکێ ڕامان کرد من گەنج بووم و گۆشتم نەگرت بوو ئەڵێ تام بە بەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشی کەوتم. ئەفەرمێ دەنگی نەکرد تا زمانێک طبعا بەسەریا هاتووە و ئەمجا چووەتە ناو تەمەن و عایشە و تۆزێ گۆشتی گردو ئەمانە ئەڵێ ئەسڵا من هەر لە بیرم چووە ئەوەم هەر لە بیر چوو. ئەڵێ ڕۆژێکی تریان عینەن بۆ سەفەرێک چوین بە جەماعەت وتی پێش بکەون ئەڵێ پێشکەوتن ئەڵێ وتی عایشە دابەزە با ئەمجا ڕابکەین ئەڵێ ڕامان کرد ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم دای بە پێشمە فەرمووی دەستی کردە پێکەنین فەرمووی عائشە ئەمەیان بە ئەوی تریان یعنی وەکو بڵێ تعادل بووین تۆ لێمت بردەوە ئێستا ئەمجا منیش لێتم بردەوە. يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم طبیعەتی وا بووە لەگەڵ خێزانەکانیان. حادیسەیەکی سیر يعني زۆر عەجیب و خۆش سير كان يعني لو كانت عن بيستي بيتايس أبو يعلى أبو ما نجريته وابن عساكريش طبعا لا عائشة وخايل الرازي به هل أو جرته طبعا شيخ الباني للسلسلة صحيحة أفرمي حديثك حسنة أفرمي الرجل كان حاتم بولاي في غمر صلى الله عليه وسلم ديارة في غمر إخوان لقل قورترين جنكان يدان اشتبو كناوي السوداء بوا يعني بابلي أفرمي لشتنشتي في غمر دانشت بو عائشة جنجة لم دي مو في غمر صلى الله عليه وسلم دانشت وخواردني كي بو في غمر إخوة هاورد بيان أود خريزة وردا قوشت أو تيكالي آوية كيتو أمجا لودا هنديك مثلا آردا كي بسرياو ايتر بشيويك يعني بكردي تقريبا نازم بلهم حلوى نازم يعني هندي ناوي هي هندي شوازي هي ام خريزه ام هنا بو بيغمر صلى الله عليه وسلم وتم لي بخو فرمي بيغمر صلى الله عليه وسلم لي خوات وتم السوداء وتم توش بخو وتناخو وتم بخو وتناخو وتم اخر ني خوي دواي اي كما دام تشاوتا اي ساو مدام تشاوتا الله وتنايخم والله عليه دەسم پیا کرد و ساوی مەدەم چاوێ ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی کردە پێکەنین و قاچی تۆزێ شۆڕ کرد و بە سەودەوتی تۆش دەستی پیا بکە بیساوە دەم چاوێ حەقی خۆت بکەرەوە. ئەفەرمێ ئەویش دەستی پیا ساوی دەم چاومە. لەم کاتە کە خەریکی پێکەنین و گاڵتەکردن بووین ئیمامی عومەر بانگی کردوتی عەبدوڵڵا ئەڵێ دەنگی ئیمامی عومەر هات پێغەمبەر صلی الله علیه وسلم وای زانی دێتە ماڵەوە وتی زوو بڕۆن دەم چاوتان بشۆن با عومەر نەتان بینێ. أفرمي والله منش زور لعمر هيبت مكر شو كا بيغمر صلى الله عليه وسلم شرمي ليكن منش شرم ليكن يعني أم حالتان لنا عائلي خمانا كما بلان بيغمري خوا صلى الله عليه وسلم بعملي جيبجي كردوا وبدين شي زانية بيغمري خوا صلى الله عليه وسلم لغزاي تبوك قراية يان عائشة أفرمي لغزاي خيبر يعني رأينك أويكر الروايتك يعني الراويك يعني شكي بو يعني عائشة خوي شكي بو أفرمي لما لا ستريك من هبو عادته أبو يعني پرده من هبو بعداي لها تجورة كبعداي لپردك الله هندي أبو كلو أمانة دركوت كعائشة
عادەتی وا بوو حەزیە کرد لە بووک لە تەمەنی هێشتا زۆر گەورە نەبووە حەزی کردووە لە بووکەڵەوە ئەم شتانە ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشای کرد فەرمووی ئەمە چییە عائیشە وتم وڵای پێغەمبەری خوا ئەمە بۆ یاری و ئەمانە تۆ لە ماڵ نەبوویتەوە دیارە ئیتر حەزم کردووە خۆمی پێوە مەشغوڵ کەم حتا بەم لەفزەوتی ئەوە مناڵەکانمە هانی چۆن ئەڵێ ئەمە هینەکانمە ئەڵێ تەماشای کرد ئەسپێکی تایە لە ناو بووکەڵەکانە ئەسپێکی تایە باڵی هەیە ئەسپێکی تایە باڵی هەیە ئەڵێ وتی عائیشە ئەمەیان چییە وتم ئەی نەتبیستووە سولەیمان عليه السلام ئەسپی باڵداری هەبووە يعني عائشە و پێغەمبەر فەرمێ نەتبیستووە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی کردە پێکەنین و هیچی نەوت يعني پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی پێغەمبەرە و ئەو پێغەمبەران ئەڵێ عائشە ئەڵێ من وام پێ وتم ئەی نەتبیستووە پێغەمبەری خوا صلی الله علیه و پێغەمبەر سولەیمان عليه السلام ئەسپی باڵداری هەبووە ئەمەش طبعا شێخ ئەلبانی بە صحیحی داناوە لە مشکات المصابیح ڕۆژێکی تریان پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەوەی بۆ سەحابەکانە کرد ئەی فەرموو ئەزانم کێ ئاخر کەسە لە جەهەنەم دەرەچێ ئەچێتە بەهەشتەوە کابرایەک دێنن گوناحی زۆر زۆرە کەبائیرێ زۆر زۆری کردووە و ئەوانە ئەیهێنن محاسبەیەکەن خوای تەعالا بە مەلایکەکان ئەفەرمێ محاسبەی بکەن لەسەر وردەکان گەورەکانی مەخەنە پێشاو يعني لەسەر يعني گوناحە وردەکان ئەو گوناحانەی کە گوناحی سەغائرن کەبائیر نین کەبائیرەکان باس مەکەن هەبە سەغائرەکانی بخەنە پێشاو ئەڵێ دەستیان کردە محاسبەکردنی لەسەر سەغائرەکان ئەڵێ کابرا واقی وڕما ئەمێنێ يعني طبعا عجایبی دێ و ئەترسێ ئەڵێ هاوار من هەنێ گوناحمەیە لەناو ئەمانە نییە ناشوێرێ بڵێ گەورەیە هەنێ گوناحمەیە لەناو ئەمانە نییە ئەفەرمێ خوای تەعالا ئەفەرمێ تەواو ئەوانە هەمووی مادام پۆشیت لە دنیا ئێمەش بۆتمان پۆشی تەواو خوای تەعالا پاشان دەریەکات لە جەهەنەم و ئەینێرێ بەرەو بەهەشت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کابرای ئەکرد کە چۆن واقی مڕماوە ئەترسێ ئەمانە و پێەکەنی لەگەڵ حەدیسەکەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە پێکەنی هەتا کاکیلەکانی بەدەرکەوت هەتا کاکیلەکانی بەدەرکەوت گاڵتە و صحبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانیە ڕۆژێکیان چووە ماڵی فاتیمەی کچی فەرمووی ها فاتیمە کوا عەلی تی وەڵڵاهی ڕاستیەی پێغەمبەری خوا تۆزێ بین مانوەلێک کاتێک چوو بۆ خۆی عەلی لە ماڵ دەرچوو ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ناردی بەدوای ئەوتی بگەڕێ بزان عەلی لەکوێیە ئەڵێ هاتن وتیان وەڵڵاهی پێغەمبەری خوا عەلی لە ناو مزگەوتە هەڵاژاوە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم چوو بۆ لای تەماشای کرد لەسەر زەویەکە ڕاکشاوە ئەو کاتە فەرش نەبووە هەر خۆڵ بووە ڕاکشاوە و وەکو چۆن بڵێ ئەوەی دابوویەتە سەر شانیا ئەو پارچەینە لا چووە لەبانی و شانی کەوتۆتە بان خۆڵەکەوت خۆڵاوی بووە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمووی ها ئەبوو توراب ها ئەبوو توراب توراب يعني خۆڵ ها ئەبوو توراب ها ئەبوو توراب ئەبوو توراب يعني باوکی خۆڵ لا ئێمە هەیە ئەڵێ ئەبوو فڵان کەس ئەبوو مثلا کەسێ شەربەتە فرۆشی ئەڵێ ئەبوو شەربەتەکە ئەوەی هینەک جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەلی هەڵسان بە ناوی ئەبوو توراب جا ئەبوو توراب بوو بە ناوی ئیمامی عەلی يعني ئێستا شێکێک لەو نازناوانەی کە بە ئیمامی عەلی ئەڵێن ئەبی توراب لەو حەدیثەوە هەروەها سەحابەیەکی تری پێغەمبەر صلی الله علیه وسلم حوذەیفە ڕۆژێکیان خەوت بوو دیارە زۆر خەوت بوو زیاد لە حەد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە بان سەری و فەرمووی قوم یا نەومان قوم یا هەی خەوالی هەڵسە ئەبوو هورەیرە چەند پشیلەیەک هەبوو لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەهاتن بە دەوروبەری مزگەوتە ئەبوو هورەیرە خواردنێکی زیادە هەبوایە ئەیدا بە ئەوان يعني وەکو بڵێ بە دەوریانە ئاهات خزمەتیانە کرد بەزەی پیانە ئاهاتۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئەبوو هورەیرە ئەی فەرموو یا ئەبەل هر هەلەوە ناوی نرا ئەبوو هورەیرە خۆ ئەگینا خۆی ئەبوو هورەیرە لە ڕیوایەتی صحیحە ناوی عەبدوڕەحمانی کوڕی سەخرە بەس ئێوە قەت بیستوتانە ئەبوو هورەیرە ناوی عەبدوڕەحمان بێ نەتان هەر ئەبوو هورەیرە بوو بە ناو بۆ ئەو سەحابە بەڕێزە لەسەر گاڵتەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئیمامی بوخاری گەڕێتەوە جاری وەها بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
يعني ناوي كرت كردوتو لبر خوشويسي يعني يكي خوش بيايه ناوكي كرتا كردوا بو نمونا عائشة ما أزاني ناوي عائشة بكردي خمان عائشة بلان پیغمبری خواه صلى الله عليه وسلم جار جار أي فرمو عائش يعني يملا خمان ها عائش دايك عائشة خان عائشة يعني عائش يعني عائش كبيغمبر صلى الله عليه وسلم لعائشة ناويتي روجي كان فرمو يا عائش هذا جبريل يقرأك السلام فرموي عايش أما جبريل للاما سلامت لك إمام بخاري وإمام مسلم أيجرنوا روجي كان پیغمبر صلى الله عليه وسلم للسفر أبو ديارة كوماليكي آفرتي شان لقل أبوه آفرتا كان خزمتكاريكي پیغمبر هبو ناوي أنجش بو أنجوشة أم أنجوشة هم دنگیشی زور خوش بو کاتێک کە سرودی بوو تایە ئیتر عادەتی عرب وایە کاتێک يعني حشتر پێنج شەشێکە خەنە دوای یەکتری یەکێک لە بەردەمەوە سرود ئەڵێ ئیتر ئەو حشترانە جوان ڕێەکەن ئەم ئەنجوشەش ئاوا بوو تەبیعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار پێوتی ئاڵا تۆ دەستکە سرود و تر باینەکان ڕێ بکەن وە جوانی بەڵام ئەو ڕۆژە ئافرەتیان زۆر لەگەڵا بوو ئومی سولەیمیان لەگەڵا بوو بڕێک لە ئافرەتە سەحابیەکانی تر خێزانەکانی خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا ئەنجوش يعني ناوەکەی کورت کردوتۆ ئاگات لە خۆت بێ ڕوەیدەک یا ئەنجوش ڕوەیدەک سەوقەکە بالقەواریر ئاگات لە خۆت بێ کاتێک يعني وەکو بڵێ حشترەکان ئەدەی لەبەر ئاگات لە قەواریرەکان بێ قەواریر دەزان يعني چی يعني شوشەڵە قەزی ژنەکانە يعني ئەو ژنانە ئەگەر بەرەو بنەوە شوشە چۆن ئەشکێن ئاوا ئەشکێن ناسکن ئافرەت ناسکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر ناسکی ئافرەت لەبەر سۆز بەرامبەر بە ئافرەت يعني پیانی وتووە قەواریر گاڵتەشی زۆر کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگەل لەمە مثلا من عەرزم کردن لە زۆر شوێنە کابرایەک هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیارە کابرا حەزی کردووە تۆزە جدیات بووە کابرا پێغەمبەری صلی الله عليه وسلم حەزی کردووە بیکاتۆ لەگەڵ آخر کردنەوە زۆر خۆشە ئینسان کە بوو بە ڕەفیقیەک بکرێتۆ بۆ یەک کابرا يعني وتێتی ئەی پێغەمبەری خوا مثلا هینێکم بنێ منش حشترێکم بەرێ با سواری بم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆن بەچکە حشترێکی بۆ بێنن با سواری بێ ئیتر کابرا واقعی وڕبە وتی من چی لێ بەچکە حشترا بکەم کابرایەکی زلە بووە گەورە بووە چی لەگەڵ بەچکە حشترا بکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێکەنی ئەی فەرمووی هەموو حشترێ بەچکە حشترە هەموو حشترێ بەچکە حشترە لە ئەساسە بەچکە بووە ئێستا گەورە بووە خۆ من ناڵێم بڕۆن بەچکەیەک بۆ بێنن طبعا حشترێکت بۆ ئەو حشترەش هەر خۆی بەچکە بووە ڕۆژێکی تریان ئافرەتێک پیرێژنیە کاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاش پرسیار و ئەوانەی خۆی لە کۆتاییە داوای کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا دوعای بۆ بکە خوا بیخاتە بەهەشت پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی دادا پیرێژن ناچێتە بەهەشت طبعا ئافرەتەکە ئەمەنە هەست ناسک بوو پیرێژن هەستی زۆر ناسکە و ئیماندار بوو ئەمانە کەوتی پیرێژن ناچێتە بەهەشت دەستی کرد بەگریان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی پێی بڵێن بە پیرێژنی کەس ناچێتە بەهەشت بەڵکو هینە بێتەوە گەنجە بێتەوە ئەبێ بە کچە عازە وەکو خوای تەعالا لە قورئان ئەم ئایەتەی خوێندەوە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئینا ئەنشەئناهن ئینشاء فجعلناهن أبكارا عربا أترابا لأصحاب اليمين كوابو خوش يسكانم في غمري خوا صلى الله عليه وسلم زور دم بخندب وحتى صحابيك عبد الله كري حارث أفرميه ما رأيت أحدا أكثر تبسما من رسول الله صلى الله عليه وسلم نمبيني وكاسوني في غمري خوا صلى الله عليه وسلم دم تشاو كراوبي دم بخندبي يعني في غمري خوا صلى الله عليه وسلم هركسكي ببينيايه يكسر أكرايا وبي وكو يسر جرير أفرمي قد بوم لو رجو بومة مسلمان قد في غمري خواب صلى الله عليه وسلم نبي نيت درجاء يعني كاتي برم بولاي نيلن برم ملاي قد اشتوى ما حجبني
ما حجبني رسول الله صلى الله عليه وسلم منذ أسلمت ولا رآني إلا تبسم في وجهي حركاتي بيغمرم بيني بي إلا بدم بيكنية إلا بدم بيكنية إلا زردخاني كردوها يكاك أما السنة بيغمر صلى الله عليه وسلم دي فرموتو أقل لدلتا برانبر بكسي تشنية شتها بي هي جيشنا يكتري زردخانه بخانه سر ليوي يكتري يكاك خوام دنيا تشيه يعني أخام دنيا كي وهيني إما زور قوري كينا واشتكاني ناوض المان زور ناك أولنا هيني براينا حرشي بيه بخنديك شعر سر بيه برواتان هبه گەورەترین مشکلە بە زەردەخەنە چارە بێ بە پێکەنینێکی خۆش چارە بێ ئەگەر بێت و نیەت هەبێ بەڵام ئەگەر نیەت نەبێ و دەمچاو بەی بە یەکا و خۆ تووڕەکەی ئێنە وەڵڵا چاک نابێ. جا ئاگادار بن بە موسڵمانە خۆشەویستەکان ئێمە ئەبێ هەمومان وریابین کە دینی ئیسلام دینی کرانەوەیە، دینێکە حەز لە ئەوە ئەکا ئینسان غەمەکانی بڕوێنێتەوە، حەز لەوە ئەکات دنیا بە بەساتەت و بە ئاسانکاری وەربگری. پرسیاریان کرد لە ئیبن عومەر کەوا ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێئەکەنین؟ فەرمووی ئەرە وەڵڵا پێئەکەنین، بەڵام ئیمان لە ناو دڵیانە وەکو ئەو کێوانە ڕەگی داکوتا بوو. یانی کە تۆ ئیمانەکەت ڕیشەی داکوتاگا یەقەی چێکە با پێش بکەنی، بەڵام پێکەنینەکەت ئاگاد لێ بێ بڕێ شەرت و شوروتی خۆی هەیە. بلالی کوڕی سعد ئەفەرمێ گەشتم بە ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ یەکا پێئەکەنین، یعنی گاڵتەیانەکرد لەگەڵ یەکا گاڵتەی ڕاست، بەڵام ئەگەر شەوی لێ بەهاتایە هەموویان ئەبن بە ڕوهبان لە شەو نوێژی و عیبادەت و خواپەرستیان. وتیانە سوفیانی بنی عویەینە یەکێ بووە لە سەلەف پیان وتووە ئایا گاڵتەکردن مەکروهە، یعنی لە ئیسلامە شتێکی نەخوازراوە؟ فەرمووی نا، سونەتە، گاڵتەکردن سونەتە، بەڵام بۆ ئەو کەسەی کە بزانێ لە جێی خۆی ئاداینە، لە جێی خۆی ئاداینە. هەموو گاڵتەکردنێ طبعا هینی خۆی هەیە. بۆیە کاتێک ئێمە پێەکەنین یا گاڵتە ئەکەین ئاگامان لەم خاڵانە بێ، یەک درۆی تیانە بێ، ئەبێ کەذیب نەکەین. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ وەیل بۆ ئەو کەسەی کەوا درۆ ئەکا تا خەڵک پێ بکەنێ، وەیل للذی يحدث بالحديث طبعا بدرو ليضحك به القوم فيكذب فويل له ويل له. گاڵتە و پێکەنینەکانمان خۆشەویستەکانم با کاتێ گاڵتەکەین با قسەکانمان حەق بێ، ڕاست بێ و هەوڵ دەین دڵی مقابل، یعنی بە گوێرەی مقابل گاڵتەی لەگەڵا بکەم. ئەگەر زانیت کابرا عاجزە بێ بە گاڵتەیەک ئیتر گاڵتە مەکە، ئیتر گاڵتە مەکە، هەوڵ دەین وابین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی پێغەمبەری خوا تۆ لەگەڵمانەدا ئەنشی و گاڵتە شەکەیت و ئەوانە؟ فەرمووی بەڵێ، إني لا أقول إلا حقا. أو قالتو سعبتاني كأيكين نابي قالتا بكز بكي، قشبري بكز بكي، كز بكم بزاني. لبري خوي تعالى لقرآن في روزا فرمي يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم، نابي عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب. ناو ناتوڕە لە یەکتر مەنەن، گاڵتە بە یەکتری مەکەن. ئێوارە برادرێک هاتە لام گەنجێک وتی مامۆسا من هەم لەگەڵ کۆمەڵە خەڵکێکە ئیتر تەبیعەتیان وایە گاڵتە ئەکەن، تەبیعەتیان وایە خەشمەری ئەکەن بە یەکتری، ئەمانە چی بکەم؟ وتم یا ئەوەتان ئەبێ پیان تەرک بکەی یا ئەوەتان نابێ لەگەڵیانە دانیشی. ئەو کاتەی دەستیان کرد بە گاڵتەکردن بە یەکتری یان بە خەڵک، تۆ نابێت بەڕاستیە ئەبێ بڵێ کاکە گیان واز لە گاڵتە لەم جۆرە گاڵتانە بێنن یا من لەگەڵتانە دانانشم. ئاخر خاڵیش کاتێ گاڵتە ئەەکەی نابێت ترساندنی تیاابێ. ئێستا لە فەیسبوک و لە ئەنتەرنێت زۆر پڕە پڕ لە نەوعێک گاڵتەکردن کە گشتی ترسناکە و لەوانەیە ببێتە مای ئەوەی کابرا دڵی بێسێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ نابێ هیچ مسلمانێک برای مسلمانی بترسێنێ، لا يحل لمسلم أن يروع مسلما، نابێت. ئاگامان با لە خۆمان بێ و با لە زیادیش لە حەد نەبێ، چونکە پێکەنینی زۆر پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دڵ ئەمرێنێ.
ئاگامان لە خۆمان بێ بە گاڵتە و پێکەنینەکانمان سنووری هەبێ و لە شوێنی خۆیان بێ و لە کاتی خۆیان بێ، بەڵام بزگەی سەرلێ و خەندە هەموو کاتێ جوانە ئللا لە یەک کاتە نەبێ. کابرای بەرامبەرت تووشی موسیبەتێک هاتبێ تو بچی لە مەجلیسەکەی دانشیت و بزگەت دێ بڕێ خەڵکن ناویان دەرکردووە حتا لەسەر قەبرسانیش خەڵک ناوێت تەماشای ناو چاوانیان بکە چکە پێکەنن لە تەعزیەیە خەڵک ناتوانێت دانشێ لەگەڵ یان ناو سەیریان کات چکە پێکەنن خەڵکەکەنە پێکەنی ئەوە شتێکی زۆر خراپە و طبعا لەگەڵ ئوسوڵە ناگونجێ. یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هیدایەتمان بدەی، نوری ئیمان بخێتە دڵەکانمان و تاعات و عیبادەتی ئەممانگە پیرۆزەمان لێ قبول بکەی، لەیلەتول القەدر بکەی بە نصیبمان يا رب العالمين. آمين آمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.